تۆکو گەنجێک لە ئێستاکەدا هیچ ئیشێکت دەستکەوتووە ئیش و کاسبیەکەی بەڵێ چی شێگەکەیت و ڕۆژانە بە دیاری کراوی چەندە بە دەزەکەوێت ئیشی عریزە نووسی دەکەم بڕێکی دیاری کراوی شەچوەهانە برم بتوانم داهات و خۆم پێ بنیاد بنێم خێزان پێکێناوە نەخێر دەتوانیت بەهۆی ئەم داهاتی لەم ئیشەیە دەست دەکەوێت خێزان پێک بێنی نەخێر هەرگیز ناتوانم لەبەرەوەی بژێکم بەشی ئەوە ناکە کە بتوانم ژانی هاوسەری دروست بکەم و ژانی هاوسەری خۆم بنیاد بنێ بەڕاستی زۆر زەحمەتە باشە هۆکاری پێکنێنانی هاوسەرگیری دەتوانین بڵێ یەک لە هۆکارەیان کە ئیشێکی باشە بەدەست نەکەوتووە خۆی یەکێک لە هۆکارە سەرچەکان نەکردنی زەواجی گەنجان ئەوەیە نەبوونی مادا و ئیشی دیاری کراوە چونکە ئەگەر بێت و پارەی دیاری کرای شتەوی لە بۆ زەواجی ئیشەشی دیاری کراوە نەبی ناتوانانی زەواج بکەیت چکە ژیانی زەواج دەبۆ ڕۆژەک و دنیا دەبی داهاتە کتەبی ئەو کاتی زەواج بکەی باشە ینی تۆ ئێستاکە کە زەواج پێکنانی هۆکاری سەرەکی ئەمەیە هۆکاری سەرەکی ئیشەشی دیاری کراوە عنی ئیشی دیاری کراوە منێ ئیشەکان هەموو کاتیە ئەوەندەی پێویستان پێدی بەکارت دێن پێویستان پێنەوی دەرت دەکەن باشە هۆکار چی ینی هەموو گەنجەی ئێمە لە بێئیشیان لە بێکاری دەناڵێنی بەڕای تۆ خۆی یەکێک لە هۆکارە سەرچەکان ئەوەیە خۆش ئاگداری کە دەبینی بەنگلادیشی و عەرەب و تورک و زۆربەی یعنی چینە جیاوازەکان هاتینە ئەو کۆمەڵگە ئەوە ژێکێکە لە هۆکارەکان کەواکی لە گەنجەکان بێ ئیش بن ئەو یەک لە هۆکارەکان هۆکاری تریش ئەوەیە کە گەنجەکانمان بەخۆیان ئیش ناکەن هەموو جۆرە ئیشێک ناکەن بۆ نمونەوە ئیشێک ئێستا بەنگلادیشێک لێرە دەکە کوردی خۆمان ناکاتن ئەو ژێکە لە هۆکارە سەرچەکانەوە نەبوونی مهنا عنی گەنجەکانمان مهنیان نییە یان زۆربەی و گەنجانێکە خیندیتیان مهنیان نیە وەکو خۆم ئێستا گەنجەکەم 16 ساڵ خیندیتم بەڵام هیچ شوێنێکی دامەزراندن نیە ئەوە ژێکی لە هۆکارەکان ئەم کۆلێژم تاواکرێ بەشی دەروون ناسی بەڵێ هیچ دامەزرانێک بۆ ئێوە نییە لە کاتێکەوە بوونتان پێویستە لە نێو قوتابخانەکان ناوەڵە هیچ یعنی هیچ هەلە چیز نییە تاکیدم باشە ینی وای لێ هاتووە لەو کوردستانەوەیان بڵێن گەنج لەگەڵەوەی کە دەخوێنێت پێویستە لە دەرەوە ئیشش بکە بۆی لە داهاتوو بتوانێت بژێوی داهاتوو بەو ئیشەی دەرەوەی زانکۆ بنیاد بنێ بە تاکید دامەزراندن لۆ گەنجان کاریگەری یعنی دەرەزەیە چێ بۆ من ئەگەر بێت و کەسە چۆکو من دامەزێ لە بواری خۆم کار بکەم یعنی لۆ من زۆر ئاسان کاریە ئەو ئیشێک هێستام دەکەم کەسەشکە دەکاتن بەڵێ یعنی ئەوە هۆکارە تۆ لە چەند ساڵیەوەی کار و کاسبیەکەیت و ئیشەکەی بەگشتی وڵی بە شێوەیەکی گشتی لە تەمەنی 15 ساڵی بەڵام بەس بای پێویست خۆمیشم کرد بەڵام ئێستا وەکو بۆن لە بۆ عایلەکەی خۆمانی شێ دەکەم